لا دوم کاتژمێری بەیانی باش کوردستان و دووەم تەوەری بەیانی باش کوردستانەوە لەگەڵ ئێوەدا بەردەوام دەبم دیارە ئێمە گفتوگۆ دەکەین سەبارەت بە حاڵەتێکی دەرونیەویش شێوانی کەسێتی یاخود با بڵێن کەسێتی نەئاسایی پرسیار لە هۆکارەکانی توشبوون بەم حاڵەتە دەرونیە چۆنێتی چارەسەرکردنی نیشانەکانی سەردانیکردن یاخود گرنگی سەردانیکردنی پسپۆڕان و پزیشکانی دەرونی دەکەم لەگەڵ دکتۆر هەژار ڕوسمان پسپۆڕی دەرونی کە ڕاستەخۆ لە سەدیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی دکتۆر گیان بەخێر بێت سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی دکتۆر یەکەم جا بزانین شێوانی کەسێتی چییە؟ تۆ پێش پرۆگرام وتت کەسێتی نەئاسایی ئەکرێ زیاتر تعریفێک بێت بۆ ئەم حاڵەتە. خۆی لە هەموو کۆمەڵێکە هی هەر میلەتێک کۆمەڵێ ڕەفتار هەیە، کۆمەڵێ کردار هەیە، کۆمەڵێ بیرروڕا هەیە، کۆمەڵێ دەربڕینی هەست و سۆز هەیە، کۆمەڵێ کاردانەوە هەیە کە ئەتوانی بڵێ جیاکەرەوەی ئەو کۆمەڵەیە لە کۆمەڵێکی تر. مەسەلا ئێستا بڵێن لێرە لە کوردستان لەگەڵ وڵاتێکی ئەوروپیا کۆمەڵەکان گیان لەبەرەوە ئەو شتانەی کە باسم کرد ئەوەش جیایە. اینجا هەندێک تاک هەیە لە کۆمەڵە کە ئەو ڕەفتار و بیرروڕا و هەست و سۆزانەی کە ئاساییە لە ناو ئەو کۆمەڵا دەری ببڕێ یا کاردانەوەکان هەندێک کەس هەیە بە شێوەیەکی زۆر نائاسایی سیر و تا ئاستێکی زۆر توندڕەوانە هەیەی بەم کەسانە ئەڵێن ئەمانە کەسێتی نائاساییان هەیە یا شێوانی کەسێتیان هەیە. اینجا شێوانی کەسێتی لە ڕاستیە ئەتوانی بڵێ لە نزیکەی لە هەر 5 کەس تا 10 کەس یەک کەس شێوانی کەسێتی هەیە لە هەموو کۆمەڵێکە. بەڵام ئەمانە ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆریان خۆیان وا نازانن کە شێوانی کەسێتیان هەیە، خۆیان بە تەواو ئەزانن ئەڵێن ئێمە تەبیعەتمان وایە جیاوازین و ئەگەر تۆ قبولی ناکەی ئەوە کەیفی خۆتە بەڵام من هیچم نییە. و بێگومان ئەمانە بە هیچ جۆرێ ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆریان بە هیچ جۆرێ خۆیان هەست بە خۆیان ناکەن کەوان لەبەرەوە ئاعترافیش بۆ ناکەن کە پێویست بکا بۆی بچن بۆ لای دکتۆری دەرونی و وا بیرەکەنەوە کە ئەبێ ئەمان دەوروبەرەکەی خۆیان بگۆڕن. یعنی بڵێن مەسەلا پیاوێ ئەم شێوانی کەسێتی هەیە ژنێ شێوانی کەسێتی هەیە ئەڵێ ئەوە تۆی ئەبێ خۆت بگۆڕی ئەبێ من یارمەتی بەم کە تۆ خۆت بگۆڕی چکە من هیچم نییە. بەو شێوەیە یعنی خۆیان بە نەخۆش نازانن. طبعاً شێوانی کەسێتی بە پێی پۆلینکردنی نێونەتەوەیی بۆ نەخۆشیە دەرونیەکان شێوانی کەسێتی نەخۆشیێکی دەرونیە. نەخۆشیێکی دەرونیە ئەترافی پێکراوە و پێویستی بە چارەسەر هەیە. اینجا بەپێی یەکێ لە پۆلینەکانی ئەمریکی بۆ شێوانی کەسێتی ئەتوانی بڵێن سێ خێزان هەیە، سێ دەستە گروپ هەیە بۆ شێوانی کەسێتی. دەستەیەکیان ئەوانن کە بڵێن دابراون حەز بە تێکەڵبوون ناکەن لەگەڵ خەڵکا حەزەکەن بە تەنیا بن بگرێت ئەمە پۆلێنکردنی شێوانی کەسێتی بەسەر چەند جۆرێکە زۆر باشە. ئەو جۆرەی یەکەم وەکوتم دابراون حەز بە تێکەڵی ناکەن زۆر لەگەڵ خەڵکا ئەگەر ناچاری نەبێ تەنانەت لە هەڵبژاردننی ئەو پیشەی کە ئەیانەوێ بیکەن پیشەیەک هەڵبژێرن کە بە تەنیا بن زۆرتر حەزەکەن بە تەنیا بن و زۆر بێتوانان لەوەی کە هەست و سۆزەکان بۆ بەرامبەر دەربڕن. ئیتر هەست و سۆزەکە خۆشیە ناخۆشیە خەفەتە گاڵتە و گەپە هەرچی شتێبێ ناتوانن دەری بڕن و ئەمانە یعنی بە وشەی خۆمان ئەڵێن ساردن وشکن و گرنگی نایەن بە هەست و شعوری بەرامبەر و وەکوتم زۆربەی کات حەزەکەن بە تەنیا بژین. ئەمانە گروپێکن و لەمانە شاتیانایە کە بۆ نمونە زۆر گوماناوین زۆر گوماناوین و هەمیشە چۆنەڵی تۆمەت ئەخەنە دەوروبەر ئەڵێ دەوروبەر ڕقی لە منی خۆش ناوێت پیلانە جێڕێ دژم ڕقی لێمە ئەم شتانە باسەکە زۆر جاروان و ئەگەر نەجارانی ئەکرێ ئەمەش ڕاست نەبێ بەس ئەمەکو وەهمێک لای خۆی دروستی بکات خۆی شتەکە ڕاست نییە بەس ئەو واڵێ ئەو خۆی وا هەستەکە دائمی خۆی کە دەوروبەر دژی ئەوە و ئەوی خۆش ناوێ. هەر لەم گروپە ئەگەر جۆرێکیان هەیە کە زۆر قورس ئەیگرێ ئیتر ئەوە نزیک ئەبێتەوە چۆنەڵی لەوەی کە
هەستی ئەشێوێ شت ئەبینێکە نییە شت ئەبیسێکە نییە وەهمی بیر و ڕای زۆر سیر و عجایب و هەڵەی هەیە ئەمە گروپێکە لە شێوانە کەسێتەکان بەڵێ گروپی دووهەم ئەوانن کە زۆرتر ئەتوانی بڵێ هەست و سۆزەکانیان دەرەبڕن زۆر بە قووە دەریەبڕن و زۆر جار ئەمانە توانی بڵێ کۆنتترۆلیان نییە بەسەر هەست و سۆزی خۆیانە ینی لە هەندێک شوێنە ئینسانە بێ خۆی زاڵ بێ بەسەر خۆیان ئەوەی کە حەزەکە دەری بڕێ دەری نەبڕێ چکە لەوانەیە کێشە ڕووبا لەوانەیە بەرامبەرەکان دڵیان بێشێ ئەم جۆرە کەسانە زۆر جار گوێنایەنێ ینی هەست و شعوری خۆیان یەکسەر دەرەبڕن زۆر جاریش بە شێوەیەکی سەدحی دەریەبڕن و ئەمانەش یعنی چەند جۆرێکن لە ڕاستیە بۆ نمونە جۆرێکیان هەیە ئەوەی کە ئێمە پێڵێن نێرگسی ینی نێرگسیەکان زۆر مشکلەن بەڕاستی نێرگسیەکان دایمە خۆیبی لە خۆیانەکەنەوە خۆیان زۆر بە گرنگ ئەزانن خۆیان زۆر بە مهم ئەزانن و هەمیشە ئەیانەوێت لەسەر شانۆی ڕووداوەکان لە مەجلیسە هەمیشە ئەیانەوێت خۆیان یعنی قسەکان هەر خۆیان بیکەن هەموو گوێ لەو بگرن و زۆر چۆنەڵی معجبن بە خۆیان زۆر بە مهم ئەزانن بەڵام لە ناخیشیانە زۆر جار ئەمانە زۆر بە ئاسانی توانی بڵێ ئەگەر ڕخنەیەشیان لێگری بەجارێک ئەشێوێن ئەنی لە ناخیانە وانین یعنی زۆر بڕوایان بەخۆیان نییە لە ڕاستیە بەڵام بۆ ئەوی تعویزی ئەوە بکەنەوە کە خۆیان دەرئەبڕن لە ناو کۆمەڵەوانە بەو شێوەیە خۆیان زۆر بە مهم دەرەبڕن بەڵام لە ڕاستیشە بەو شێوەیە نین ینی ئەو نەمهم نین و هیچ شتێکی ئەو تۆشیان زیان نییە لە خەڵکی تر ئەمانە جۆرێکی تر هەیە بەڕاستی توانم بڵێم ئەمە لە هەمویان پڕمەترسیترە کە ئەوەی پێڵێن دژە کۆمەڵ کەسێتیە دژە کۆمەڵەکان ئەوانن کە زۆر جار ئەمانە یعنی لە ڕاستیە بەگشتی شێوانی کەسێتی زۆر جار لە هەرزەکاریەوە دەرەکەوێت یعنی ئیتر لە وردە وردە دەرەکەوێت ینی شێوانی کەسێتی زۆر جار بگرە لە ژێر تەمەنی 15 ساڵیەوە وردە وردە نەک هەمووی وردە وردە دەرەکەوێت اینجا بۆ نمونە یعنی کەسێتی دژە کۆمەڵ لەو کەسێتیانن کە زۆر جار لە خوار تەمەنی 15 ساڵەوە دەرەکەوێت لە مناڵیەوە لە 8 ساڵی 9 ساڵی ئەمانە لە ڕاستیە ئەوانن کە پێشێلی دابوو نەریت و یاسا و ڕێنوێنەکانی ژیانەکەن ئێستا لە هەموو کۆمەڵێکا کۆمەڵە دابوو نەریت و عادەت و ڕێسا هەیە قانون هەیە ئەوانەی کە هەر بۆیە ناویشیان ناوە دژە کۆمەڵ ئەمانە گوێ بۆ یاسایانە نایەن بۆ نمونە ئینسان نابێت زیب بکە نابێت بچێتە سەرماڵان یعنی نابێت گرنگجینەیە بە پاکوتەمیزی دەرەوە ئەمانە ڕێک هەموو ئەوانەکەن ئەنی بۆی بلێ دزیەکە ئینسان نابێ عەزیەتی خەڵک با نابێ جنێو بە خەڵک بە سوکایەتی بە خەڵکە دەستدرێژی جەستەیی بخاتە سەر خەڵک ئەمانە یا بۆ نمونە یاساکان مرۆڤ نابێ ئەگەر مۆڵەتی شۆفێری نەبێ نابێ سیارە لێ خوڕێ ئەو کۆمەڵە یاسا هەیە هەم یاسای ئەوەی کە پێڵێن قانون و حکومەت دەری کردووە و هەم دابوو نەریت هەیە کە عادەتە و چۆنەڵێ عورفە ئەمانە هەموو ئەوانە ئامادەن پێشێلیکەن پێشێلیشی ئەەکەن و ئەمانە زۆر جار تووشی ئەوە ئەبن کە مادەی هۆشبەر بەکاربێنن هەر لە 15 ساڵیەوە ئەکەونە مەشروب خواردن هەر لەو تەمەنە بچووکەوە کۆمەڵێک کێشە بۆ کەسوکار دروستەکەن پۆلیس ئەبێ یعنی بێت بە دەم ئەم کەسانەوە ئەگیرێن ئەدرێن بە دادگا ئەمانە ئەم جۆرە کەسانە هەیە هەر ئەمانە زۆر جار تەزویرەکەن یعنی تەزویری زۆر قورس اینجا لەوانەیە بڵێ اینجا خۆ دوکتۆر لە مجتەماعی ئێمە خەڵک زۆر هەیە تەزویرەوەکە بەس نا ئەمە جیایە یعنی ئەمە یعنی لە یەک بوارانی مەسە تەزویریشەکە دەستدرێژی لە خەڵکیشەکە مادەی هۆشبەریش بەکارهێنێ دزیش ئەکا یعنی ئەمانە یعنی ئەم جۆرە کەسێتیەش هەیە لە ناو مجتەماع ئەمانە تۆ وتت کە خۆیان بە کەسە ڕاستەکە ئەزانن ینی لەگەڵ هەموو ئەم جۆرانی کە تۆ باسی کرد ئەم کەسانە خۆیان بۆ دەزان کە ئەم ڕاستە کۆمەلگەی دەوروبەریان هەڵەیە کەواتە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەماندا بکەین قەنەعەتیان بکەین کە ئێوە هەڵن زۆر چاکە بەس ئەگەر یارمەتیم بێ
تەواوی هینەکە کەوا بوو گروپی دووەمە کوتم یەکێ لەوانە ینی نێرگسی بوو دژە کۆمەڵ بوو وانە دژە کۆمەڵ بوو ئەوانش ئەوی تریان ئەوەی کە زۆر عاتیفیە و خێرا شعورەکەی دەرەبڕێ لە هەموو شوێنێکا کۆنتترۆلی نییە وانە ئەمانە وەکوتم بەم شێوەیە گروپی دووهەمە گروپی دووهەم گروپی سێهەم لە ڕاستیە ئەوانن بڵێن ئەمە زۆرتر ئارامن کێشەی زۆریان نییە لەگەڵ کۆمەڵا بۆ نمونە جۆرێکیان هەیە کە سێرەکەی حەزەکە دائمی خوایی ینی لە شوێنێکا مرتاحەکە لە ساسە بزانێ بەرامبەرەکەی ئەم هەرچیە بڵێ قوبوڵیەکە ینی لە ناخیانە هینن هەز بە جۆرێک لە گرەی کەمێتیەکەن هەز بە گرەی کەمێتیەکەن لەبەرەوە بچووکترین ڕەخنە بچووکترین قسەیە کە بەدڵی نەبێ یەکسەر دڵیێشێ بۆچی چکە لە ناخیانە هەز بە جۆرێک کەم و کورتیەکەن لەبەرەوە ئەمانیش حەز بە پەیوەندی کۆمەڵایەتی ئەەکەن وەکو جۆری یەکەم نییە زۆرش حەز بە پەیوەندی کۆمەڵایەتیەکەن بەس حەز بە پەیوەندیەکەن کە بەرامبەری تر هەرگیز ڕەخنیان لێ نەگرێ هەرگیز بڵێ وایە قسەکەی تۆیە تۆ باشیت تۆ زیرەکیت وەکوتم لە ناخیانە هەز بە کەم و کورتیەکەن بۆیە تەحملی هیچ جۆرە هینێک ناکەن ڕەخنە و ئەو شتانە جۆرێکی تریان هەیە ئەتوانین بڵین تەنانەت زۆر هینن یعنی ئاعتیما دەکەنە سەر دەوروبەر ینی خۆیان دڵنیانین لە خۆیان بۆ زۆر شت ئیش و کاری خۆیان ئەیەنە دەزێژێکی تر ئەیەنە دەزێژێکی تر و ئەم کەسانە یعنی ئەتوانین بڵێن تۆزێ داماون چکە زۆر جاریش بە دڵی خۆیان ئەوەی کە ئەیانەوەی بیکەن و بیڵێن نایکەن دائمی خوای چاویان لە بەرامبەرەکەی ئایا خەڵک ئەڵێکی بەرامبەرەکە ئەڵێکی یعنی دڵنیانین لە خۆیان دائمی خوای ئەبێ یەکێکە بێ چەند کەسێکە بێ ئەتیمات بکاتە سەریان و بێگومانەمانە لە بڕیارانیشە دڵنیانین یعنی زوو هینەکەن یعنی ڕاران زۆر جار پرس و ڕاکەن بەمەڵێن چی بکەم بۆڵێ چی بکەم خۆیان بە ئاسانی بڕیاریان بۆ نادرێ اینجا لەسەر پرسیارەکە و یعنی ئەمانە وەکو لە سەرەتاوتم یعنی ئەمانە هیچیان خۆیان بە نەخۆش نازانن اینجا مجتەماع چی بکە بێگومان ئەمانە لە ژیانە کێشیان بۆ دروستە بێت بۆچی چونکە وەکوتم نائاساییە کەسێتێکیان یعنی بۆ نمونەوەکو باسم کرد هەندێکیان هەیە هەر زوو تووشی تاوانوانە بن تووشی زیندانە بن دادگاییە بن هەندێکی تریان هەیە یعنی بەختەوەر نین لە ژیانە بەختەوەر نین لە ژیانە دائمی خوای چۆنەڵێ کێشیان هەیە لەگەڵ دەوروبەرە ڕێناکەون بۆ نمونە لەسەر ئیش ڕێناکەون دائیم کێشیان هەیە ئەبێ ئیشەکان بگۆڕێ لە ژیانە زۆر جار ئەمانە سەرکەوتونین یعنی کاڵێن سەرکەوتو هەم لە بڵێن سەرکەوتو لەلایەنی اقتصادی هەم لەلایەنی کۆمەڵایەتیەوە سەرکەوتونین بۆ نمونە لە مەسلەی ژنهێنان و خێزان دروستکردن و ئەوانە زۆر جار ئەمانە سەرکەوتونین بۆ چونکە بەرامبەرەکەی تەحملیان ناکە تەحملی ئەم جۆرە کەسانە ناکە و یعنی لە ژیانە ئەوە نییە بێکێشە بن کێشەی زۆریان هەیە اینجا هەندێک جار ئەگەر کێشەکان لە سنووری خۆی دەرچوو زۆر لە سنووری خۆی دەرچوو و ئەگەر دەور و پشتی ئەو کەسە هاوڕێکانی خزمەکانی کە زۆر دڵسۆزی بن و لەم بوارە دەرونیە شتێکی لێ تێبگەن و بزانن ئەتوانن کاری تێ بکەن بڵێن کاکە دادە فریای خۆکەوە ئەمەی تۆیەکی تەواو نییە ئەمە تۆ پێنجەم ژنە ئەیهێنی هیچ ژنێ لەگەڵ ئیدارە ناکە خاڵەکەی دکتۆر بن چۆن قەنەعەتیان پێ بکەین یعنی سەردانی پسپۆڕانی وەکو ئێوە بکەن جاری وا هەیە لە ڕاستیا قەنەعەتیان پێ ناکرێ ئێستا وەکو وتم ئەو نمونەی کەسێتی دژە کۆمەڵ کەسێتی دژە کۆمەڵ کە کۆمەڵی تاوان ئەوانەی کرد کە چوە لای دادگا دادوەر کە سیرەکە سەیری فایلەکەیەکاوەنە ئەستورە ئەو وەختە یەکسەر دادوەر ئەڵێ ئەمە بێ بدرێ بە لیژنەی دەرونی بۆ نمونە بدرێ بە لیژنەی دەرونی تر لە ڕێگەی لیژنەی دەرونیەوە یعنی بە جۆرە زۆرێک ئەخرێتە ژێر چارەسەری دەرونی و ئەوانەوە وەکوتم چۆن قەنەعەتیان پێ بکەین لە ڕاستیە لە هەموو حاڵەتێکا بێ بە خۆشی قەنەعەتیان پێ بکەی یعنی بە زۆر وانە نابێ و بەڕێی من لێرا بێت و ئاوێنەیەک بیتە دەستی ئەو کەسە ینی بۆ نمونە کەسێک کە بەردەوام لە هیچ ئیشێکا سەرکەوتوو نییە کەسێک کە بەردەوام کێشەی هەیە لە دەوروبەرە کەسێک کە لە بەردەوام لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە سەرکەوتوو نییە دابڕاوە خەڵک هەمووی لێی ناڕازیە
خێزان لێ ناڕازێ منال لێ ناڕازێ ئەبێ ینی ئەم کەسە ئیتر خۆشی هۆش بکاتەوە و لێرە وەکوتم ینی دەوروبەری کۆمەڵایەتی ئەوەی کە نزیکی ئەو کەسەیە ئەگەر دڵسۆز بن ئەتوان قەنەعەتی پێبێنن چۆنەڵێ ئاوێنەیەک بەنەدەسی بڵێن وەرە کاکە ئەمە چۆنەڵێ ئەمە چۆن خوێندکار کارتی کۆتایی ساڵ وەرەگرێ نمرەکانی چەنە 100 بڵێ کاکە وەرە ئەمە کارتی ژیانی تۆی ئەم 10 ساڵی دوایی ئاوایە بیرکەرەوە هۆشکەرەوە ئەمە وان نابێت و بەم شێوەیە ئەتوانرێت کار لەمانە بکرێت ئەژینا بە زۆر و بە بڵێن قسەی ڕق و قسەی نەشیا و خراپترە بن باشتر نابن ینی ئەبێ ئیلا تۆ هەوڵ بێ لەگەڵ یانە بە قسەی خۆش و هانیان بیت و پێیان بڵێ کە ئەمە حاڵەتێ نییە بڵێ بە هیچ جۆرە چارەسەر ناکرێ چارەسەر ئەکرێ لە لای دکتۆری دەرونی لای چارەزانی دەرونی و چارەسەرەکەش بێگومان ئەتوانین باسی کەین دوایە جۆری زۆرە چارەسەری ئەم حاڵەتانە. دکتۆر کاتە بە بزانین هۆکارەکان چین کە وا لە تاکێ دەکەن تووشی ئەم حاڵەتە ببن و لەگەڵەوەش دابێن بزانێتەوە و پسپۆڕێکی دەرونی کە بەرکەوتنە لەگەڵ و کەسانەیە کە گرفتی دەرونیان هەیەیان کەسانێک کە تەنانەت تەنها بۆ قسەکردن دێنە لای ئێوە حاڵەتە لە کووردا چۆنە زۆرە؟ ڕاستیا کۆمەڵی کوردستان بەهۆی ئەوەی کۆمەڵێکە کە ئەتوانی بڵێ لەم 100 ساڵی دواییە ئارام نەبووە جێگیر نەبووە هەمیشە شەڕ و شۆڕی تیاوە شەڕ و شۆڕی دراوسەکان دژی ئێمە بڵێن تورکیا ئێران بەغا تەنانەت سووریا لە هەندێک قۆناغا سوپایان ناردۆتە سەر ئێمە لە باشووری کوردستان یا هەر کورد بەگشتی لە هەر چوار پارچەکەی کوردستان لە ڕاستیا ئێمە بە هەلومەرجێکی زۆر سەختە تێپەڕێوین و ژیانمان سەخت بووە لەبەرەوە بێگومان بە گشتی کێشە دەرونیەکان لە ناو ئەم جۆرە کۆمەڵانە زۆرن و بێگومان شێوانی کەسێتیش لە کوردستانە زۆرە. زۆر باشە دکتۆر کاتە ببینە سەر هۆکارەکانیان ئەو هۆکاران چینکەوە لە تاک دەکات و شێم حەڵ هۆکارەکان لە ڕاستیا هیچ زۆربەی نەخۆشیە دەرونەکان ئەتوانین بیکەین بە سێ دەستە لە هۆ هەیە دەستەیەکیان پەیوەندی بە بۆماوەیی هەیە ئەوەی کە پێ ئەڵەن جێنێتیک یعنی ویراسە عاملی ویراتی بۆ نمونە ئەگەر مناڵێکی ئەگەر دوو برایە دوو خوشک کە ئێمە دوانەی پێڵێن ئەو دوانەیە کە بڵێن لە یەک هێلکەی پیتێنراو بۆ بە دوو کردەوە ئەنی جیناتەکانیان لە 100 وەکو یەکە یعنی ئەم دوانە لە ڕاستیە ئەتوانی بڵێ تەبیعەتیشیان لە زۆر شتا لە یەکەکە لە زۆر شتا بۆچی چونکە جیناتەکانیان وەکو یەکە لە زۆر شتا لە یەکەکە کەوا بوو هۆی بۆ ماوەی زۆر گرنگە لە پەیوەندا هۆ بۆ ماوەیەکانیانی ئەگەر باوکێ بۆ نمونە کەسێتیەکی زۆر ناشێواوی هەبێ زۆر ناڕەحەت بێ ئەگەری ئەوەی بۆ نمونە مناڵەکانیشی ئەگەرەی ئەوەی هەبێ بەهێزترە لەوەی کە ئەگەر باوکو دایکێ هیچ شێوانی کەسێتیان نەبێ مناڵەکانیشان ئەو ئەگەرە لاوازە کە مناڵەکەیان شێوانی کەسێتیە بێ کەوا بوو ئەوە لایەنی بۆ ماوەیی لایەنی پەروەردە و لایەنی مناڵی یعنی ئەو مناڵە چۆن ژیاوە چۆن پەروەردە کراوە چی هاتووە بەسەریا چ ڕووداوێکی بینیوە وەکوتم 5-6 ساڵی سەرەتا مناڵ لە خێزانە ئەتوانی بڵێ بناغی کەسێتی ئینسان دائنێ ئەو 6 ساڵە زۆر گرنگە ئەو مناڵە چۆن پەروەردەکراوەکوتم لە چی خێزانێکە ژیاوە خێزانێ بووە ئارام و لەسەرخۆ بەڵام ڕێگە دراوە کە هەست و شعورەکان دەربڕێ بە شێوەیەکی هاوسەنگ یا خێزانێ بووە کە هەمووی ئەویان بەلاوە مهم بووە مناڵ بخوێنێ مەزبوط بێ پاکوتەمیش بێ لە ساسەد ڕێک بێ لە مەکتەبە زۆر سەرکەوتوو بێ بەڵام مەسلەی ئەوەی کە یاریکردن و پێکەنین و خۆشی و گاڵتەوانەی تیانە بووە ئەم مناڵە بێگومان جا دەرەچێکە گەورە بوو لەگەڵ لێشێکی ترە ئەم مناڵە هەر شەهادە ئەوەی بەلاوە مهمە بێتتر خۆشی و خۆشەویستی و ئەو شتانەی بەلاوە گرنگ نییە شەهادە مهمە کەوا بوو وەکوتم پەروەردە زۆر گرنگە و ئەو کەسە چی بەسەر هاتووە تەنانەت لە مەکتەبە بۆ نمونە بە تایبەتی بڵێن لە دایەنگە لە باخشەی مناڵان لە قوتابخانە پۆلی یەک و ئەوانە سەرەتایی مامۆستاکان چۆن بوون ئایا مامۆستاکان نمونەیەکی جوانی هاوسەنگی باشیان پێشکەشی مناڵەکان کردووە کە چاو لەو مامۆستایە بکەن ینی کابوو ئەوەش گرنگە ئیتر بۆی بچۆ هەتا بۆ سەرەوە تەنانەت یعنی بۆ نمونە ئینسان کە گەورە ئەبێ ئەوانەیە کە بە حساب ڕابەری کۆمەڵن ڕابەری موجتەمەعن مەزە مامۆستایانی ئاینی با بڵێن
پیاوە سیاسیەکان سەرکردەکان ئەمانە ڕەفتاریان چۆن ئەمانە هەمووی ئەتوانن نمونەی زۆر باش بن نمونەی خراپ بن بۆ ئەوەی کەسێتەکان کار لە کەسێتەکان بکات. ئەگەر بینە سەر ئەوەی ینی چارەسەرەکان خۆیان لە چیدا دەبینەوە و ینی لە کاتێکی زۆر کەمانمەوە دوو خولەکمان هەیە بووی بتوانین لەو دوو خولەکە چارەسەرەکانمان پێ بڵێ وە تا چەنە گرینگە کە ئەم کەسانە قەناعەتیان پێ بکرێت سەردانی کەسانی وەکو ڕاستیا جارە گرنگترین شت ئەوەیە ئەمانە ئەتوانرێ یارمەتیان بدرێ ئەتوانرێت چارەسەر بکرێن ینی نابێت ڕەشبین بن ئەوە گرنگە ینی چکە ڕاز نییە هەندێک کەس هێڵێ خویە گرتێ بە شیری تەرکی ناکەی بە پیری ئەمە بێگومان ئەو خۆر پندێکی تر لایانی ڕاستی تیا و لایانی ناڕاستیشی تایە لەم حاڵەتەی ئێمە لە ڕاستیە با ئەتوانی خویە کە بە شیری گرتوتە ئەتوانی لە ڕاستیە بە چارەسەر بە ئەزمموی باش بە ئەزمموونێک کە ئەوە لە بیر بەرێتەوە ئەتوانی ئەو خۆواز لێ بێنیت ینی ئەو شێوەیە نییە. اینجا چارەسەرەکان لە پێش هەموو شتێکا چارەسەری دەرونیە کە بە قسەکردنە بە گفتوگۆیە لەگەڵ دکتۆرێکی دەرونیا یا شارەزانێکی دەرونیا کە خوێندبێتی کە دەروونناسی پزیشکی خوێندبێ چکە دەروونناسی زۆری هەیە و چارەسەری دەرونی خوێندبێ فێری بوو بێ ڕاهێنانی کردبێ. ئەمە لێرە وەکوتم چارەسەری دەرونی زۆر گرنگە و چارەسەر دەرونیەکە بەس لە ڕاستیە ئەوە نییە بڵێ بە دووسێ دانیشتن ئەتوانی چارەسەریکەی لە ڕاستیە جاری وایە 2 ساڵ 3 ساڵی ئەوێ ینی بەردەوام بۆ نمونە هەفتەی جارێ هەفتەی سعاتێ 2 سعات ئەبێ ئەو کەسە بچێ بۆ لای ئەو چارەزانە دەرونیەوە هەموو ئەتوانین بڵێ بە هەموو ژیانیا بچێتەوە هەموو شتێکی بۆ باسکە و بێگومان ئەبێ متمانێت تەواو هەبێ لە بینی ئەو کەسە نەخۆشەکە و ئەو دکتۆرەی کە چارەسەریەکە ئەوە چارەسەری دەرونی. اینجا پشتگیریکردنی کۆمەڵایەتی زۆر گرنگە ینی خێزان کە سوکار مامۆستا دەوروبەرەکە هاوڕێ زۆر دەورێکی گرنگی هەیە. جگە لەوە جاری وا هەیە ئەوانەی کەسێتی شێواویان هەیە زۆر جار خۆیان گروپ دروستەکەن ینی گروپی کەسێتیە شێواوەکان بۆ نمونە لە فەیسبوک ئەتوانێت ئینسان شتیوا دروستکە گروپی ئەو کەسانی کێشیان هەیە ئەتوانن ئەمانە ئاڵوگۆڕی ئەزمونونەکانی خۆیان بکەن تر لەوانە نە دکتۆری لێو نەکەس و بە خۆدان 5-6 کەس دانیستون دوای مجاملە و قاوە خواردنێک و هەریەکە ئەتوانێت تەبەن ئەمە بێ متمانەیەکی زۆر هەبێ لە بینی یەکتریاکەوا بوو خۆ یارمەتیدان لە گروپێکە کە کێشەی هاوشێوەیان هەیە ئەمە ئەم جۆرەش هەیە سێلف هێلپ گروپ و وەکوتم پژگیریکردنی کۆمەڵاتی و لە هەندێک حاڵەتا لە ڕاستیا پێویستی بە دەرمانی دەرونی هەیە ئەبێ دەرمانی دەرونی بێ بۆ کەسە ئەوانەی کە زۆر بەهێزە ئەوانەی بۆ نمونە کە توندوتیژن کە شەڕەنگێزن کە دەزەوە شێنن ینی چونکە بەشێک ئێساەوەی کە باسمان کرد کەسێتی دژە کۆمەڵ ینی ئەوانە زۆر جار توندوتیژن دەستدرێژیەکەنە سەر خەڵک هەڵەچن داروبەردی ماڵ ئەشکێنن زەرەر ئەیەن هیوایان هەیە ماڵ ئاگرتێ بەرەیە مانی 1-2 مۆبایل ئەشکێنێ تەلەڤیزیۆن ئەشکێنێ ئەمانە یعنی لە ڕاستیە تەنانە جاری وا هەیە ئەمانە پێویستەکە بیخەوێنی لە بەشی دەرونیە وەکوتم دەرمانی دەرونیان بەکاربێنی هیوایە دەرمانێکی وێ دوو دەرمانی و لە ڕاستیە شێوانی کەسێتی ینی کەسێتی شێوا و جاری وا هەیە ئەگەر وەکوتم هەر لە سەرتاوە دکتۆری دەرونی بیان بینێ جاری وایە ئەم شێوانی دەرونیانە گەشەکە ئەبێ بە نەخۆشی دەرونی زۆر قورستر چکە خۆی شێوانی دەرونیەوە هەر خۆی نەخۆشی دەرونیە جاری وا هەیە لە سەرو ئەمەشەوە نەخۆشی دەرونی تر دروست دەبێ بۆ نمونە شیزۆفرینیا بۆ نمونە خەمۆکی توند بۆ نمونە نەخۆشی ترس بۆ نمونە ئەوەی کە پێی ئەڵێن عەمەلی وەسواس یعنی زۆر جار ئەم نەخۆشیانە بە شێوانی دەرونی دەست پێەکە دوایە تەواو چۆنەڵێ گوڵێک چۆن لە پێشا خونچێ و اینجا ئەکرێتەوە کرایەوە اینجا بێ بە نەخۆشیە قورسەکە ئەوەی ترە بێ بەڕاستی وەکوتم بخەوێنرێ دکتۆری دەرونی وانە چارەسەریان بکەن. زۆر باشە دکتۆرە ژاڕسمان پسپۆری دەرونی زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دکتۆر گیان سپاس بۆی لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش.